لە تۆری دومی بەرنامی بانی باش کوردستان لەگەڵتان بەردەوامە بین بێکمان لە تۆری دومدا ئەمەژە بە ئامادەکردن و ئامادەکردنی خوێندکاران بۆ تاقیکردنەوەکان بەتایبەتدا لە ئێستادا لە وەرزی هاویناندا چەند ئامادەکاری کراوە لە سنوورە جیاجیەکان و هەروەها کۆڕۆنا کە نەک تەنها هەرێمی کوردستان بەڵکو لە هەموو جیهاندا بەرەو هەموو جیهانی گەورەدا چەند ئەمە کاریگەری لەسەر دۆخی دەرونی خوێندکاران لە هەمان کاتدا ئامادەکاری خوێندکار و مامۆستایان بۆ تاقیکردنەوە جەبۆجۆرەکان و تاقیکردنەوەی کۆتایی ساڵدا بۆ ئەمە بەستە گفتوگۆی زیاتر بە میوانداری مامۆستا سۆران ئەمەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە بشێک ڕاستەخۆر لەگەڵمانە لە هەڵەبجەوە. سڵاو لێ بە مامۆستا، سوپاس بەوەی کە لە تۆری دومی بەرنامەی بانی باش کوردستان لەگەڵمانەی. سوپاس بۆ جەنابیشتان، سوپاس بۆ بیدەران. بەڵێ مامۆستا، ئەمێ سەرتا دەستپێک بەو جۆرە بێت تا چەند لە سنووری ئێوەدا سنووری بەڕێوەبەرایەتیەکەتان ئامادەکاری بۆ تاقیکردنەوەکان داکراوە هەمان لە هەمان کاتدا دۆخی مامۆستا و هەروەها خوێندکاران گیراوەتە بەر. سوپاس بۆخوا لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە تەواوی قوتابخانە و خوێندنگاکانمان بە دڵسۆزیەکی تەواوە خەریکی خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکان و خۆناغی 12 ئامادەی وەک نازام جەنابتان ئاگادار بن ئەمڕۆ سێمین تاقیکردنەوەیە کە تاقیکردنەوە ئەنجام بدەن. پرۆسەکە بە شێوەیەکی ڕێک و پێگەڕوا و هیچ کێشە و گیر و گرفتێکمان نییە و مامۆسایان ئامادەکاری تەواویان کردو. بەڵێ مامۆستا ئەمێت بزانم لە ئێستادا وەرزی هاوینەوە و ئاماژە پێکرد سێم تاقیکردنەوەی پۆلەکانی 12 تا چەند دۆخی دەرونی خوێندکاران لە ئێستا دەگیراوەتە بەر لە هەمان کاتدا کە چەند ساڵێک بەڵام چەند مانگێک کە خوێندکاران بە دوور بن لە پرۆسەی خوێندن و بەنیان بە خوێندنە ئەلکترۆنیەکان برد. وەک جەنابەت لە بیدایەتەوە ئاماژەت پێدا بە دڵنیاییەوە کۆرۆنا کاریگەری لەسەر هەموو کایەکان دروست کردو بە تایبەتی کایی پەروەردە خۆتەزانی مدەیەکی زۆر خوێندکارانمان دابڕان لە هۆڵەکانی خوێندن و مامۆسایانمان دابڕان لە خوێندکاران و دایک و باوکان بە شێوەیە لە شێوەکان ئاگایان لە مناڵەکانیان نەمابوو. سوپاس بۆخوا بە پێی و پلانی کە وەزارەتی پەروەردە دایڕشتووە ئێستا قوتابخانە و خوێندنگاکانمان لەسەر سکەی خۆی ئەڕوا کرێ بڵین تا ڕادەیەکی باش دەرونی خوێندکار ئامادەیە بۆ دەرزوەرگرتن و مامۆسایانمان دڵسۆزیەکی زیاتر خەرجەکەن بۆ ئەوەی ئەو منهەجەی کە وەزارەتی پەروەردە بۆی دیاری کردوون و بە شێوەی لە شێوەکان توانم قەرەبووی ئەو ماوەیە بکەن کە خوێندکاران دابڕان لە قوتابخانەکان ئەکرێ بە کوردی بڵین خوێندکارەکانمان لە حاڵەتێکی دەرونی نیمچە باشان ئیشەڵا بە هەموو لایەک بتوانین پرۆسەکە بەڕێکەین و ئەنجامێکی باش بەدەستبێنین. بەڵێ ئێوە وەکو سنوورەکەتان بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە تا چەند کەرستە و پێداویستیەکان بە خوێندکاران لە هۆڵی تاقیکردنەوەکان ئامادەکراوە بۆی کە دەستکەن بە تاقیکردنەوەکان مەبەستم لە ئامێرە فێنکەرەوەکانە بەتایبەت ئێستا لە وەرزی گەرماین و پلەکانی گەرمان لە بەرزبوونەوەدایە. بە سوپاسەوە لەسەر ڕاستپاردەی جەنابی وەزیری پەروەردە 9 ملیۆن دینار کە بایی 367 مبەڕیدەمان کڕی بۆ قوتابخانە و خوێندنگاکان و لە ڕێگەی جەنابی پارێزگار و هەنێ کەسایەتی تر کە بە سوپاسەوە ژمارەیەک ئامێری فێنکەرەوە مبەڕیدەیان بۆ قوتابخانە و خوێندنگاکانمان دابین کرد. ئەکرێ بڵێن سوپاس بۆخوا باشترین سنوورین کە کێشەیەکی ئەوتۆمان نییە لە ئامێری فێنکەرەوە و پۆلی ئەکرێ بڵین پۆلێکی شمان نییە ئامێری فێنکەرەوەی تیانە بێ. سوپاس بۆخوا پرۆسەی پەروەردە و فێرکردن لە ڕووی ئامێر دابینکردنی ئامێرەکانەوە سوپاس بۆخوا بە ڕێکوپێکی بەڕێوە ئەچێت ئێمە کێشەیەکی ئەوتۆمان نییە. بەڵێ گەر وەکو ئامار و داتایەک لات هەبێت لە ئەم ساڵدا چەند خوێندکاری قۆناغی 12 بەشداری تاقیکردنەوەکانی کردووە؟ ئێستا حاڵی حاضر 2245 خوێندکاری قۆناغی 12 ئەمڕۆ سێمین ڕۆژی تاقیکردنەوەکانیانە بە مەبەستی داغڵبوون و داغڵ نەبوون. بەڵێ مامۆستا ئەمێت بێمە سەر
شێوازی پرسیارەکان باسی دۆخی خوێندکارانی بەتایبەت پۆلی 12 چونکە هەمیشە دەوترێت قۆناغی 12دا داهاتووی ئەو خوێندکارەی پێوەبەندە. بێمە سەر شێوازی پرسیارەکان شێوازی پرسیارەکان چۆن دەبێت کە پێشتر هەمیشە باز لەوە دەکرات کە بە 4 گروپە دوایەوە شێوازی گروپەکانیان زیاد کرد. ئەمە شێوازی پرسیارەکان و هەڵبژاردنەکان و میکانیزمی شێوازی پرسیارەکانمان بۆ بخەیتە ڕوو. بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو 50 پرسیارە و بە شێوەی هەڵبژاردنە و خوێندکارانمان ڕاهاتوون لەسەر ئەو شێوازەی تاقیکردنەوە و لە سنوورەکەی ئێمە یا سواز بۆخوا ساڵانە بەو شێوازی تاقیکردنەوە ئەنجامی باش بەدەسێنین. جەنابتان ئاگادارن ساڵانە یەکەم لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەم پارێزگایە بەدەستی ئێنێەوە پارساڵ 2 خوێندکارمان یەکەم بوو لەسەر ئاسی هەرێمی کوردستان. پرۆسەی تاقیکردنەوەکان بەو شێوازە خوێندکاران لێ ڕازین و ئێمە ئەکرێ ئیزافەیەک بۆ بخەمە سەر پرسیارەکەی جەنابوو. سوپاس بۆ وەزارەتی خوێندنی باڵا و سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە و کۆلێژی پۆلیتەکنیکی هەڵەبجە بیناکانی خۆیانیان خستوەتە خزمەتی خوێندکارانی قۆناغی 12 ئێمە کە هۆڵەکانیان هەم فێنکتر و هەم وریحتر خوێندکارەکانمان تاقیکردنەوەی تیاکەن و ئەم ساڵیش تەنسیقمان لەگەڵ کردوون و نووسراومان کردووە سەردانیشمان کردوون کە ئەم ساڵیش بە هەمان شێوەی پارساڵ هۆڵەکانی ئەوان بەکاربێنین بۆ تاقیکردنەوەی قۆناغی 12 ئامادەین. بەڵێ مامۆستا کە لە ساڵانی ڕابردوو دەلەکانی ئەنجامدانی تاقیکردنەوەکانی قۆناغی 12 کەم تا زۆر گەبیستیەوە دەبووین کە پرسیارەکان دزەی پێدەکرا کەواتە ئێوە لێرەوە دڵنیاییتان چییە بۆ خوێندکارە؟ دڵنیاییە دەین من باس بەرپرسم لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیەکەی خۆم دڵنیاییە دەینە خوێندکاران و کە سوکاری خوێندکاران و مامۆسایانی خۆشەویست کە پرۆسەکە لێرە زۆر بە شێوەیەکی نەزیه و پاک بەڕێوەچێوە مامۆسایانمان و بەڕێوەبەری هۆڵەکانمان و یاریدەدەرەکانمان و سەرپەرشتیارەکانمان کە سەرپەرشتی پرۆسەکەکەن هەمویان خەڵکی پەروەردەیی باش و خەڵکی دڵسۆز و خەڵکی ئەمین دڵنیاییە دەینە خوێندکارانمان لە سنووری ئەم پارێزگایە کە هیچ شتێک ڕوونادا و ساڵانی تریش ئەوەی کە ئەوترا ئەکرێ بڵین بەشی هەرە زۆری ڕاز نەبوو و چاواشەکاری بوو بۆ تێکدانی دەرونی خوێندکاران بوو دڵنیاییە دەینە خوێندکاران کە پرۆسەکەم ساڵیش بە شێوەیەکی ڕێکوپێک و بە شێوەیەکی نەزیه و پاک بەڕێوەچی. بەڵێ کاتە مامۆستاکەی تاقیکردنەوەی خوێندکارانی پۆلە ناکۆتاکان دەست پێ دەکات. تاقیکردنەوەی پۆلە ناکۆتاکان مەبەستت لە قۆناغی 1 تا 11 ئامادەیەکە. مامۆستا مەبەستم لە پۆلی کۆتاکانمان لە حەوت نابۆ 11 بڵێ لە قۆناغی 1 تا 11ەوە پێوترێ پۆلە ناکۆتاکان ئەوە لە 22/6 دەست بە تاقیکردنەوەکانەکەین لە کۆتایی مانگی حەوت کۆتایی بە ساڵی خوێندنی 2020-21 و 25 حەوتیش تاقیکردنەوەی قۆناغی 12 ئامادەی دەست پێەکە ئینشەڵا خوێندکارانمان سەرکەوتووە بن و لە ژینگەیەکی پەروەردەیی باشە تاقیکردنەوەکانیان ئەنجامەدەن. بەڵێ ژمارەی خوێندکارانی پۆلە ناکۆتاکان لە سنوورەکەی ئێوەدا چەندە؟ خوێندکارێکمانەوە پۆلە ناکۆتاکان ئەکرێ بڵین لە سەروی 28,000 خوێندکارەوەی 26,500. بەڵێ تا چەند ببوورە. بەڵێ تا چەند پرۆگرامی خوێندن لە پۆلە ناکۆتاکان بە قۆناغە جیاوازەکانەوە توانراوە بە شێوازێکی تەواو بکرێت و بتوانرێت تاقیکردنەوە ئەنجامدان. بۆ ئەم زروفە تاریعی کە تەواوی جیهان و هەرێمی کوردستانی تێکەوت وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکان لە ڕێگەی ڕاوێژکارەکانەوە لە ڕێگەی سەرپەرشتیارانی پەروەردەی و مامۆسایانی تەواوی بە ئەزمموی هەرێمی کوردستان منهەجێکی مولەخەص و پاک و پوختیان داناوە بۆ خوێندکارەکانمان کە دەرحەق بەو کاتەی کە لە بەردەستمانە هەبووە ئەو منهەجەیان بۆ دیاری کراوەوە بە ئاسانی هەم مامۆسایانمان و هەم خوێندکارانمان پێی ڕاگەن کە تەواوی بکەن و تاقیکردنەوەی تی ئەنجام بدەن. بەڵێ مامۆستا وەکو تێڕوانینی خۆتان پێ دوایە ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی
ڕابردوو پێش هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ هەرێمی کوردستان بە تەواوی جیاوازی لە خۆی دابینیەوە لە هەم لە دۆخی خوێندکاران هەم لە پرۆسەی خوێندن و گەیاندنی تەواوی خوێندن و پرۆسەی خوێندن بە خوێندکاران؟ بە دڵنیاییەوەدا دەخۆتۆ وەکو ئەرزم کردیوە جەنابیشت باست کرد تەنها هەرێمی کوردستان نیەوە تەواوی جیهانەوە هەنێ وڵات هەیە تا ئێستا پرۆسەی خوێندن دەستی پێ نەکردوتەوە بە دڵنیاییەوە پرۆسەی خوێندن ئەم ساڵ ئەو ئەنجامە باشەی تیا بەدەست نایەنین کە خواستی دڵی مامۆسایان و خوێندکاران و وەزارەتی پەروەردە بوو لە دەست وەزارەتی پەروەردانە بووە پەتایەکە ڕووی لە وڵاتە کردووە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە ژیانی خوێندکارانمان و مامۆسایانمان لا گرنگتر بوو لە خوێندن ئەگەر حیاتی خوێندکار و مامۆسامان پێوێتە خەتەرەوە پرۆسەی خوێندن بۆچی باشە بۆیە ئەکرێ بڵین بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر پرۆسەی خوێندن هەبووە خوێندکارەکانمان بە شێوەیەک لە شێوەکان دابڕان لە خوێندن و کەوتونەتەوە لە خوێندن و هەم مامۆسایانمان بۆیە ئیشەڵڵا ساڵی ئایندە ئەم پەتایە لە تەواوی جیهان و لە هەرێمی کوردستان دوور بکەوێتەوە بۆی بە هەموو لایەکمان بتوانین پرۆسەیەکی پەروەردەی تەندروست بەڕێ بکەین وەکو ساڵانی ڕابردوو. بەڵێ لێرەوە دو پەیامت بتێ بیگەێنیت پەیامەکە چییە؟ دوا پەیامم جێگای خۆیەتی دەستخۆشی لە مامۆسایانی سنووری ئەم بەڕێوەبەرایەتی یەکگشتیە لەوە لە فەرمانبەران لە سەرپەرشتیاران و لە دایکان و باوکان کە هاوکاری ئێمە بۆی بتوانین پرۆسەکە بەڕێ بکەین و داواکارم لە خوێندکارەکانیشمان و لە خانەوادەکانیان ئەم مدە زەمەنی کە ماوە پشتیوانی خوێندکارەکانیان بن و ژینگەیەکی ئارام و پەروەردەییان بۆ بڕەخسێنن بۆ ئەوەی لە کاتی تاقیکردنەوەکانە بتوانن سەرکەوتن هەم بۆ خۆیان هەم بۆ خانەوادەکەیان و هەم بۆ پەروەردەکەیشیان بەدەستبێنن و پەیامیشم بۆ خوێندکارانی قۆناغی 12 و تەواوی قۆناغەکانی تر داوایان لێ یەکەین کە بۆ ئەم مدە زەمەنیە کورتەکە ماوە لە ئامێرەکانی ئەلکترۆنی بەدوور بن بۆ ئەوەی بتوانن پرۆسەی خوێندن ئەوەی کە بۆیان داغڵک لێ بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێکەن و ئەنجامێکی باش بۆ هەموو لایەکمان بەدەستبێنن. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا سۆران عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە پشتێک ڕاستەخۆ لە هەڵەبجە لەگەڵمان بووی. سپاس بۆی کە کاتت بەمە بەخشی ناو ڕێگوەرێکرین و ئەگەڕێنەوە.